ڕێز و سڵاو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. سێ بابەتمان ئامادە کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان. یەکەمیان دەربارەی توندوتیژیە دژ بە ژنان کە مایەی شەرمەزاری بەشەریەتە. توندوتیژی دژ بە ژنان یەکێک لە دیاردەکانی دژی ئینسانی و پڕێش و ئازاری کۆمەڵگای بەشەریەتە. ئەم دیاردە دزێوە کۆمەڵایەتیە کە بەرهەمی تەمەنی دوور و درێژی دەسەڵاتی پیاو سالاری بەسەر کۆمەڵگای بەشەریدایە و نظامی سەرمایەداری سەردەمی ئێمەش وەکاری درێژە پێدانێتی سنوورێک ناناسێت و لە هەموو شوێنێکی جیهان داغی خۆی ئەنێتە سەردڵی ژنان و برینێکی قوڵی تیادا بەجێ دەهێڵێت. ئەگەرچی مازارە زۆرتر بەسەر دڵی ژنانی کۆمەڵگاکانی هەژار و سنەتی و دواکەوتووی مەسهەبیدا قورسایی دەکات، بەڵام تەنانە ژنانی وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداریش لە دەستی هێشتا ڕزگاریان نەبوو. دیاریکردنی ئاماری توندوتیژی لە دژی ژنان لە شکڵوشێوەی جۆراوجۆری بە ئاشکرا و داپۆشرا و بە وردی ممکن نییە. ئاخۆ بێت چەندە بە ئاماری ناوەندە ڕەسمیەکان و دەوڵەتەکان و ڕێکخراوەی نەتەوە یەکگرتووەکان زیاد بکەین تاکو ڕێژەی واقعی مازارە کۆمەڵایەتیە دژ بە ژنانمان دەستکەوێت. بەم حاڵەشەوە بیستنی هەر ئەو ئامارە نیوە و ناتەواوانەش مۆچڕک بە لەشی ئینساندا دێنێت. ڕاگەیاندنێکی نیوە ڕەسمی پێمان دەڵێت کە تەنیا لە کوردستانی عێراق واتە باشووری کوردستان لە ماوەی 25 ساڵدا 14,000 ژن بوونەتە قوربانی نامۆسپەرستی و کوژراون. لە درێژەی شەڕی قەبیلەکانی ڕەواندا بەدەیان 1000 ژن دەستدرێژیان کرایە سەر. تەنیا لە وڵاتی کۆنگۆ لە ماوەی 15 ساڵدا 200,000 ژن دەستدرێژی جنسیان کراوەتە سەر. پیاو سالاری و یاساگەلی مەسهەبی لە وڵاتی ئەفغانستان تەنیا لە ماوەی 3 دەی ڕابردوودا گیانی هەزاران ژنی ئەفغانی تیادا بردووە و ئەو وڵاتەی بۆ ژنان کردوتە جەهەنەم و زیندانێکی گەورە. ئەگەرچی توندوتیژی داپۆشرا و نادیار دژ بە ژنان گەلێک ئاسایی بووەتەوە، بەڵام ئاسەواری لەسەر جەستە و دەرونی ژنان بەردەوام کارەساتی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. زۆرێک لەو ژنانەی کە جەستەی خۆیان ئاگر تێبەردەدەن و ژیانیان تیا دەچێت لە ژێر کاریگەری توندوتیژی نادیار و تانەوتەشەری ڕۆژانە لە ناو کۆمەڵگادا دەسەدەنە ئەو کردەوەی. ئەوان تووشی دەردی بێهیوایی دەبن و لەم ڕێگەیەوە بێزاری خۆیان بەرامبەر بەم چارە نووسەی کە بۆیان دیاری کراوە دەردەبڕن. شێوەگەلێک لە توندوتیژی لە شوێنی کاردا لەلایەن خاوەنکار و هاوکارانی پیاو بەڕێوە دەچێت کە ژنان بۆ پاراستنی ئابڕۆ و یان بۆ پاراستنی کارەکەیان و یان بۆ پێشگرتنی بە کارەساتێک بە بێدەنگی بەسەریدا تێپەڕ دەبن و چاوپۆشی لێ دەکەن. ئەم تانەوتە شەرانەی کە لە ناو بنەماڵەکاندا و لە شوێنی کاردا ڕوو لە ژنان دەردەبڕدرێن وها ئەسەوارێکی جێکەوتو و درێژماوە لەسەر دەرونیاندا دەنێن کە زۆر جار تەنانەت خۆشیان نازانن چ کاریگەریەکی ڕووخێنەری بەسەریانەوە هەیە. کچانێکە لە ڕێگای خوێندنیان لێدەگیردێت، کچانێک کە بە زۆر لە پای دارتەوندا دەنران، کچانێک کە بە زۆر بە شوێن ببورن کە بە زۆر بەشوو دەدرێن، کچانێک کە دەبنە خوێنبایی کێشەی عەشیرەتەکان، کچانێک کە لە کایە و تەفریحی مناڵانەیان بێبەش دەکرێن و دەبێت شان بەشانی براکان و دایکیان خەریکی کاری تاقەت پڕوکێنی ناوماڵ بن. ئەمانە هەمویان قوربانی جۆرەها لە توندوتیژیەکەن کە هیچیان بەرچاو ناکەوێت. ئەگەر باسی ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیم ئیسلامی بکەین، لەم وڵاتەدا هەر چەشناڵچ و کەوتێکی ئەم ڕژیمە لەگەڵ ژنان نیشانەیەکی توندوتیژی پێوە دیارە. حیجابی زۆرم لێ، جیاکردنەوەی کچان و کوڕان لە مەدرسە و ئیدارە و دەرەوەدا، بەڕێوەبرنی ڕێوڕەسمی تەکلیف بۆ کچان لە مەدرسەکان، بێبەشکردنی ژنان لە زۆربەی چالاکیە کۆمەڵایەتی وەرزشیەکان، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرستیکردنی منداڵەکانیان لە کاتی جیابوونەوەدا، ئەمانە و زۆرێک نمونەی دیکە دیاردەی توندوتیژی دژ بە ژنانن کە بە شێوەیەکی بەردەوام لە ئێران بەڕێوە دەچن. توندوتیژی دژ بە ژنان تەنیا ئازارێک نییە بۆ سەر ژنان، بەڵکو لە هەمان کاتدا سوکایەتیەکە بە هەموو ئینسانەکان بە ژن و پیاوە. ئەم سوکایەتیە مایەی شەرمەزاری بەشەریەتە و نەکەم و نەزۆری نابێت تەحمل بکرێت. فەرمون ناوبڕێک وەربگرن بە بابەتێکی تر دەربارەی سزای ئیعدام دێمەوە خزمەت.
بابەتی دووەمی بەرنامەی ئەمڕۆکەمان دەربارەی بەڕێوەچوونی سزای ئێعدامە و بابەتێکمان هەیە لەژێر ناوی بەڕێوەچوونی سزای ئێعدام هیچ پاساوێکی بۆ نییە. سزای ئێعدام کردەوەیەکی ئاگاهانە و ڕێکخراوە کە لەلایەن دەوڵەتانەوە بۆ کوشتن و لە ناوبردنی نارانی سیاسی، ناڕازیانی کۆمەڵاتی و قوربانیانی نظامی سەرمایه‌داری بەڕێوە دەچێت. لایەنگرانی سزای ئێعدام لەسەرەوە باوەڕن کە ئێعدام بە پێکهێنانی ترس و وەحشەت دەتوانێت بربەستێک بێت لە بەرامبەر تاوان و جەنایەتەکاندا. ئەمانە ئیدعا دەکەن کە کەڵکوەرگرتن لە ئێعدام بە جەنایەتکاران و تۆمەتباران نیشان دەدات کە کۆمەڵگا تاوان و جەنایەتەکانی ئەوان تەحەموڵ ناکات. بەڵام واقعیەت بە پێشەوانەیەمە نیشان دەدات. بۆ وێنە لە ئێران کە بەکردەوە دەرهێنانی سزای ئێعدام لە پێش چاوی خەڵک بووەتە یەکێک لە پایەکانی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی، نەتەنیا ڕادەی تاوان و جنایەت کەم نەبووەتەوە، بەڵکو لە چاو وڵاتانێک کە سزای ئێعدام تیاندا هەڵوەشاوەتەوە زۆر تریشە. کۆماری ئیسلامی لە زومرەی و دەوڵەتانەیە کە سزای ئێعدام لە ئاستێکی بەربڵاودا بەڕێوە دەبات و تەنانەت لە تازە لاوانیش خۆش نابێت. ئەم ڕژیمە لە ڕووی ڕێژەی ئێعدام لە چاو دانیشتوان لە ڕیزی یەکەمی جیهاندایە. سزای ئێعدام لە ئێران چ بۆ زیندانیانی سیاسی و چ بۆ زیندانیانی عەقیدەتی و ئەوانی تر بە مەبەستی تۆقاندن و نیشاندانی هێزی دەوڵەت بە خەڵک و درێژەی دەسەڵاتی ڕژیم ئیسلامی بەکاردەهێنێت. بەکردەوە دەرهێنانی سزای ئێعدام لە پێش چاوی خەڵک لەو شێوازانەیە کە کۆماری ئیسلامی هەر بەم ئامانجە لە کۆمەلگادا بەڕێوەی دەبات. سزای ئێعدام نەتەنیا لە ئێران بەڵکو لە هەموو وڵاتانی کە هێشتا ئەم حکومە بەڕێوە دەچێت لەلایەن دەوڵەتەکان و تێئۆریستیەنەکانی حکوومەتەوە بە هۆکاری جۆرا و جۆر پاساوەکرێت و بەهانەی بۆ دێنرێتەوە. مەبەستی گشت ئەم پاساوانە هیچ شتێک نییە جگە لە شاردنەوەی ئامانجی ڕاستەقینەی ئێعدام. ناوەڕۆک و جەوهەری واقعی پێداگری ئەم دەوڵەتانە لەسەر دەرکردنی حکمی ئێعدام بە مەبەستی سزادان ناچارکردنی خەڵک بە سەردانەواندن لە بەرامبەر هێزی دەسەڵاتدارە. بەڵام ئەم مەبەستە لە ژێر ناوی دیفاع لە مافی گشتی و ئەمنیەتی کۆمەلگا بەڕێوە دەچێت. دیاردەکانی وەک دزی، قاتڵ، گەندەڵی و هیتر لە سەوارەکانی نظامی چەوسێنەری سەرمایەدارین. ڕزگاری یەکجاری کۆمەلگای بەشەری لەدەست ئەم چەشنە تاوانانە بە ڕزگاری لەدەست ئەم نیزامە خۆیەوە گرێدراوە. ئەوە نەک تاکەکان بەڵکو کۆمەلگایە کە هەلومەرجی ڕوودانی ئەم تاوانانە پێک دێنێ. ئینسانیەتی ئینسانەکان لە کۆمەلگادا دەپشکوێ. هەلومەرجی کۆمەڵایەتی ژیانی ئینسانەکان و بەر لەویش شوێن و پێگەی ئەوان لە بەرهەمهێنانی کۆمەڵایەتی و بەهرەمەندبوون لە بەهرەکانی کار و تێکۆشانی بە کۆمەڵ ئەخلاقیاتی گەشەکردو بەباردێنێت و دەیان کاتە سونەتی جێکەوتووی کۆمەلگا. لەژێر سێبەری ڕزگاری ئینسان لە کۆیلەیەتی، هەژاری و نەزانی و خوڕافاتە کە ئەم جۆرە خەسارانە لە کۆمەلگادا ڕاپێش دەکرێن. بەڵام پاساوکەرانی نظامی سەرمایه‌داری مافی ژیان لە قوربانیانی ئەم نیزامە زەوت دەکەن تا ئەمنیەتێک کە ئەم نیزامە خۆی لە ئاستێکی بەربڵاودا لە کۆمەلگای زەوت کردووە دابین بکەن. فریوکاری لەمە زیاتر دەبێت چی بێت؟ بەڵام لە چوارچێوەی هەر ئەم نیزامەشدا دەرکردنی حکمی ئێعدام لە دژی تاوانباران کردەوەیەکی جێگای دیفاع نییە. ئێعدام لە ڕاستیدا کوشتنی ئینسانەکان لەو پەڕی وشیاری و خوێنساردی و بە شێوەی یاساییە. چۆن دەکرێت کردەوەیەک کە بەم ساکاریە بەڕێوە دەچێت ئەمنیەتی کەسانی دیکە دابین بکات؟ دەرکردنی حکمی ئێعدام وەک سزا نەتەنیا نابێتە هۆی کەمبوونەوەی تند و تیژی لە کۆمەلگادا بەڵکو بە پێچەوانەی هەستی تۆڵەسەندنەوە زیندوو ڕادەگرێت. دەرکردنی حکمی ئێعدام وەک کردەوەیەکی پێشگیرانەش بە هیچ شێوەیەک ئەمنیەتی کۆمەلگا ناباتە سەرێ. فەرمون ناوبڕێک وەربگرن دەربارەی معەلیمان وەک دوا بابەت دێمەوە خزمەت. ئەسیری میلەی زیندانم، ئەسیری میلەی زیندانم، دوورم لە بەختویە گوڵاڵم، دەیژیان ناخێر وەدامە، ڕۆڵەکەت سەبەی ئێدامە، دایە زیندانم تاریکە، عمری من بە خودا شەوێکە، سەبەی زوو وەختی مردنمە، لە گوشەی زیندان شێد بوومە، لە گوشەی زیندان شێد بوومە. دایەجان چاوەڕێی مەرگم، خۆزانیت سوتاوە دەرگم، زۆر قسە هەن لە نێو دڵمە، گەرمی باوەشێ لە بیرمە،
سن ختمنا منوسيوا لدنيا خوش نديوا ورد زرقي من الغرن شوى الماجر دواي مردن ودبي تاري من واريه بشي عمري مزيدا بيه ودبي تاري من واريه بشي عمري مزيدا بيه رولنا ازدادك بداية هنس السرد تانيايا رولنا ازدادك بداية هنس السرد تانيايا ويا هواري بقى بفريام يا وهواتن يام هوار بوشي بريم خوايا بلا ندبيع دنيايا شبتا سهري لناوم في نجيرنا بيا لتساوم سارن بنوسا لبد بختيم البنوسا لدنيا قريان بوكارم خدا في زدايكي نازدار لدنيا قريان بوكارم خدا في زدايكي نازدار من سميستو لدنيايا دنيا بو من بقايا من سميستو لدنيايا دنيا بو من بقايا سابي من يداهم كذنبوا برسال لحالهم الدنيا يا صبي وفايا خد حافظ روش مدايا إسرائيل بكيش جانم مردن بوتا وادم دايا هرتي برسي لحالهم والله بيتا صار مسارم شالي سر قبرك بينن همو ياسين موخينن شالي سر قبرك بينن همو ياسين موخينن مشد وما لويرانا هو دنيا يهبي ويجدانا مشد وما لويرانا هو دنيا يهبي ويجدانا أسيري ميلي زندانم أسيري ميلي زندانم نورم لا بخت ويقبالم دايجان آخر وداما رولكت سبي يداما داي زندان تاريكا عمري من بخدا شويكا سبزو وقت مردن ما لقو شي زندان شد بوما لقو شي زندان شد بوما بەڵێ بینەرانی خۆشەویست لە دوا بابەتی بەرنامەیەم ڕۆکەماندامان هەیە باسێک بکەین لە حاڵ و ڕۆژی معلمان لە ئێرانی ژێر دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا. معلمانی ئێران لە زومرەی زەحمەتکێشترین و بێمافترین بەشی کۆمەڵگای ئێرانن. لە زۆربەی وڵاتانی جیهاندا لەگەڵ ئەوەشدا کە نیزامەکە هەر سەرمایەداریە معلم شوێنێکی تایبەتی هەیە لەباری کۆمەڵایەتی و ئابوووریەوە جێگە و پێگەیەکی تایبەتی بۆ تەرخانکراوە. شێوازەکانی پەروەردەکردن لەم وڵاتانەدا لەسەر بناغەکانی زانستی سەردەم و تەکنۆلۆژی نوێدا ڕێژراوە معلمیش وەک فێرکار و ڕاهێنەری ئەم زانستە سەرنجی تایبەتی پێدرێت. کەسێکە وەک معلم پێدەنێتە نظامی پەروەردە و فێرکردنەوە ببورن فێرکردنەوە ئاسایش و معیشەتی دابین دەکەن. هەر بۆیە کاتێک پێدەنێتە کەلاسی دەرسەوە بە وشیاریەوە و بە علاقەوە کاری خۆی درێژە پێدەدا و کاتەکانی پشودانی خۆی بە خوێندنەوە و گەشە پێدانی زانیاریە زانستیەکانی خۆی بەسەر دەبات. لە نظامی پەروەردە و ئامۆزش پەروەرشی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی ئێراندا
نزیکەی تێگرای معلمان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. زۆرن ئەو معلمانەی کە لە ماڵی هەژارانەی بەکرێدا دەژین. گرانی کرێماڵ وای لێکردوون کە ناوەندی شارەکان بەجێ بێڵن و ڕووبکەنە حاشەی شارەکان. ئەم ئینسانانە ستەملێکراوانە لە پەنای مناڵانی ڕەنگ بزروکاوی خۆیان لەم ماڵە بچووک و بێئیمکاناتانەدا بەرەبەرە پیر دەبن. زۆربەی ئەوان ناچارن پەنا بۆ کاری تریش بەرن و بە جەستەیەکی ماندوو هیلاکەوە هەتا نیوەشە و بۆ نمونە ڕانندەگی و یان دەیان کاری تری لەم بابەتانە بکەن. لە هەلومەرجێکی ئەوتۆ کە معلمان تیایدا دەژین چارەنووس و تەکلیفی نظامی ئامۆزش و پەروەرش ڕوون و ئاشکرایە. بێگومان بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی نالەباری معلمان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئاڵۆزبوونی پەروەردە لە مەدرسەکاندایە کە بەرپرسانی ڕیاکاری ڕژیم هەوڵ دەدەن بیرروڕای گشتی چاواشە بکەن و ئەو ڕاستیانە لە خەڵک بشارنەوە. دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی تاقمێکی کۆنەپەرست و سەرباری کۆمەلگان کە لە سایەی ڕەنج و زەحمەتەکانی کرێکاران و معلمان و خەڵکی زەحمەتکێشەوە سەروەتی خەیاڵیان پێکەوە ناوە و کۆشک و تەلاری ئەفسانەیدا دەژین و مناڵەکانیان دەنێرنە دەرەوەی وڵات ویان لە مەدرسەی تایبەتدا پەروەردەیان نەکەن. ئەم بارودۆخە شیاوی ئینسانی ئەم سەردەما کە هێزی بازوو و مێشکی ئینسانی داهێنەری جیهانی ئێمەی لێوا و لێوی سەروەت و نیعمەت کردووە نییە. تەحملی ئەم وەزع لە تاقەت بەدەرە و تەنیا بە هیمەتی خۆمان و بە دەست و مست دەبێ بیگۆڕین. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەیەم ڕۆی لێکدانەوە هەڵوێستمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بەو هیوایەکە ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێر. کە خۆڕەڵدی پرشن دەخاتە سەردی خوێندەواران دێنە دەر ڕێی مەکتاب دەگرنە بەر دەنێو کۆمەڵەی ماڵان بۆ خوێندنی منداڵان ماڵێکی زۆر وێرانە کراوە تا قوتابخانە کاکی مدیر بەیانی بەر لە خوێندەوارانی ئەڕوات و لەو بەردەرگا ماوەی هاتوو چوو دەکا ڕەوشتی کاکی مدیر لاوی ژیر و ڕوشنبیر لە نێو دڵی خەڵکی دێ بە جوانی گرت و یەجێ یاری هەژارەکانە هیوای نەدارەکانە لاوێکی جوان و ڕووخۆش کوردی وێژ و کوردی پوش بەڕاستی خەڵکی ئەوێ یانیان بۆ مدیرەوێ بەڕاستی خەڵکی ئەوێ یانیان بۆ مدیرەوێ لە پەنجەرەی پرتوکە و تیشکی خۆرەداتە ناو مامۆستا وەکو جاران ئەڵێ بە خوێندەواران ئیسان ڕۆژی شەمایە ڕۆژی پرسینەوایە وریات و هەستە سەر پێ دەرسی پێشۆم بۆ بڵێ ئاوێنەیکی بێوەکتی پێوێنەیکی تێوەکتی لە ئەلفەوە تاکوویێ هەرچی دەزانی بێڵێ وریابی نەکاتەوە وەڵامی ئەداتەوە ئاوێنەی ئاوارە ئاواتی ئەو هەژارە بێ وێنەی برسیەتی پێ بە وێنەی پێپەتی تێوەکو تاڵیژین تاریکی و تێکۆشین کاتیش تێ نازانێ بۆ منداڵان ڕوانێ نون بە وێنەی نەدار پێ بە چەشنی هەژار مامۆستایانە و دەستێ بەرامبەریانەوەستێ ئەڵێ بەسیەتی تر دەستکەینە باسێکی تر تاکەی دەرسی دڵتەنگی تاکەی دەرد و بێدەنگی ئیتر لایەن بین لەبیر ڕووکەینە ڕاو و تەکبیر منداڵەکان ماوەتە بن دەرسی تازە گوێ دەگرن بێدەنگی قوتابخانە
پر دەبێ لەم شانە ئاوێنەی ئازادی ئاڵای ئاوات و شادی بێ وێنەی بیرەوەر تێ بە وێنەی تێک و شەر سێ بە وێنەی سەربەستی سەر و سێدارە و سستی کاف وێنەی کوردستان کورد و کۆمەڵ و کوێستان منداڵ بە یەک دەنگەوە ئەڵێن بە ئاهەنگەوە کاف وێنەی کوردستان کورد و کۆمەڵ و کوێستان